خەڵکێکی زۆر ڤاکسینی دژە کۆڕۆنایی وەرگرتووە و بەردەوام هاوڵاتیان لە ڕێگەی ئۆنلاینەوە ناوی خۆیان تۆمار دەکەن و پەڕۆشن بۆ وەرگرتنی ڤاکسینی دژە کۆڕۆنا. یەکێک لەو کەسانەی کە ڤاکسینی دژە کۆڕۆنایی وەرگرتووە وەها دەڵێت. ئەمنێکم لەو کەسانێک کە چوم ئەوم بەکارهێنایە ئەو ڤاکسینی ئەسترازیکا لەسەر قسەی دکتۆرەکان و ئەوەی منەظەمەی سەحای عالەمی و ئەو دکتۆرینە کوردستانێ لەسەر کە حکوومەتی هەرێمیش ئەوەی پەسەند کردیە و عراقی و حکوومەتی هەرێم ئەو دەرزەی پەسەند کرد مەش لەسەر قسەوان بەکارم هینایە تا تووشی نەخۆشی و ئەو پەتایی نەبین داواکاریشم خەڵکەکە بەکاربینی مزعافاتیشی نییە هیچ ئەوەی تەمان ئەوە پێکوتەیە هەموو پێکوتەک لەرز و تا و شتیوانە ئەبیتن چەند سەعاتەکی یان ماوەی 48 کاتژمێری دیکە بەخۆ زۆر تەبیعیە و هیچشم لێ نەهاتیە. دکتۆران و کاربەدەستانی کەرتی تەندروستی بەردەوام دڵنیایی ئەوە بە هاوڵاتیان دەدەن کە ڕوو لە وەرگرتنی ڤاکسینی دژە کۆڕۆنا بکەن، بەڵام لای خۆیەوە هێشتا خەڵکانێکن کە نەیانویستووە ڤاکسینەکە وەربگرن و لە دڵە ڕاوکێدان. شک پەیدا و شک لەبەر ئەوەی هەتا ئێستا نەمانیت قاعیدێک لە خۆ بدا، هەتا ئێستا مانیت جەنەرال لە خۆ بدا، شکەتە ناوی عالم دەترسێت ئەمە دەمانەوێت مەسەلەن ئەم لە مالی عایلێ من ئەم لە مالی ڕێز عایلێمە لە خۆم دەدەم. ناپێش لە منداڵەکان بدەم نەکوم مەترسێکی هەبی شتەکە بیتن. بەڕێوەبەری ڕاگەاندنی تەندروستی هەولێر سەبارەت بە گومان و ترسی ئەو خەڵکە لە وەرگرتنی ڤاکسینی دژە کۆڕۆنا وەها دەڵێت. ئەوانی کە باز دەکرێت هەمووی پرۆپاگەندەنە پێم باشە هاوڵاتیان و هەونیشتمانیان دایمەن لە شوێنی مەباز لە شوێنی باوەڕ پێکراو کە وەزارەتی نووسی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی ئەو پەیامانەی وان جێڕایال بل کە دەبێن هەموو شتەکان ئەو ڤاکسینێک کە لێرە بەکاردێت لە وڵاتە دنیاش بەکاردێتن. بۆیە ئەوانی کە باز دەکرد لە سۆشیال میدیا چونکە سەیترێکی توند لەسەر سۆشیال میدیانەکە خەڵک بە کەیف خۆی مەسەل لە شوێنێک شتێک بڵاو دەکاتەوە. جێی باسە بەپێی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر 19,500 ژەمە ڤاکسین گەشت بۆ هەولێر لە ئێستاشدا لە چاوەڕوانی وەجبەی تری ڤاکسینی دژە کۆڕۆنا دەکەن. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستا لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 143,000 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە، لەو ژمارەیەش زیاتر لە 3,900 کەس گیانیان لەدەستداوە. ئەحمەد جەباری دەنگی ئەمریکا، هەولێر.